ئەگەر ڕۆژێک ناژەم چۆکم دێشی جەمعە شەمان داوام نییە کە ناژەم شێر بە چۆک پشت خۆم نییە ماتۆڕمەیە پاسیکە داژەم دینا منیاش پێ دەکەم بخوا ڕۆژیوە کە لە داوامە دێمەوە سعات 9 دەگەمە داوام هەتا هەفتیارە بەس پاسی داژەم هیوایەتمە کە پاسکیلیش ڕۆژێک ناژەم دێرم ئەو شەقم بزر کردیا ماوەی چەند ساڵە پاسکیل لێ دەخوڕی؟ 7 ساڵ زیاترە ئارێ وەڵڵا 7 ساڵ لە ئایسکەیڕا پێ دێمە کولوعلوم هەموو ڕۆژش یعنی لە جیاتی ئۆتۆمبیل و پاس و ئەوانە پاسکیلەکە بەکاردێنی بۆ کاروباری دەوامەکەن هەموو دێچ پێ دەکەم بازاڕە کرە دینامونیای پێ دەکەم ئارێ وەڵڵا هیوایەتش پاسکیلە ماتۆڕە سێتامەیە پاسکیل یاژەم تازە تۆم بینی ئەوە بەو شەقامەدا دەڕۆیشتی ئێستا بەتەمای بچێت چیە پێوە؟ وەڵڵا بەتەمان بچم گێژەی بکەم ناو شێخەلای ئارێ وەڵڵا ئەوە دەمتانی بە کۆستەری بچم بەزنە پاسکیلەوە سەلامەتی لە داوام تاوا بچمە شێخەلای 2 ساعتیش تا دەکەم ئایسکەری خواست نەکەژەکەەوە مارش ویان نەدوورە بەس هیوایەتشم پاسکیلە لە ڕووی تەندروستیەوە تا چەند یارمەتی دەرە لە بۆ ئەوەی کە هەنیها دایم لەسەر پێی خۆت بوەستی وەڵڵای لۆ چۆچی لۆ پشتی لۆ فەقەراتی لۆ سیم بەشەری خین وانە باش هات شوێ دەکەم چۆکانم نایشین کە ناژۆم چۆکم دێشی ماتۆڕ تێ بەڵام پاسکلەکەت پێ باشترە سێتامەیە لە عاشر ڕامگەتی پاسکین پێ باشترە لۆ سروشتی قەلبی خۆم ئێرانە بابم ئەو گەراجەی کردیتەوە لە ساڵی 83ەوە تقریبان ئەوەی بەبیرم بێەوە لێ بزەبت دەقیق نازانم بەس لە 83وانە بوو هەتا ئێستاش کاری پاسکیلی دەکەین پێشترێ لەوەی هەبوو لە عێراق هەبوو بابم دەچوو لە جنوب دەیهینەوە و داهاتەوە لێرانە بە نوێتی دەمافرۆشت کۆریان پێدەبوو 24 بوو ئەو بابەتان هەبوو عێراقیش بوون باش بوون بەس ئێستا کە ئەوانە ئەو پاسکیل زیاتر لە سین دێتن نوێیەکانیش چونکە لێرانە برێی ئاساس سۆر و کوالێت زۆر بەقوت نییە بێ کوالێتن سینیەکان ئەمەش زیاتریشی لەنگەی دەکەین لەنگەکە ئەوروپی و هەمووی کوالێتیان فولە و کوالێتیان ئەوروپیە ئەو کەسانێک کە ئێستا دێن پاسکیل بکردن هەر بۆ منداڵەکانیان دەکردیان گەورانیش ڕۆیان تێکردەوە زۆرن برام هەموو جۆرێک بەکاردێنی ئێستا ئەگەر بێت و جادەی تایبەتە بیتن لەوانەیە بگاتە 180 خەڵک پاسکیلی بەکاربیێنی بەس لەبەرەوەی جادەی تایبەت نییە لە بۆ پاسکیل سواری خەڵک ئەوەی دەشی کڕیتن فترێک داشووە دەرێ وەڵایە برادرم هەبووە هیوا لێ دەرێ خەریک بوسیارە لێ دابم کوژی و یەک دەرێ هەتا لە زادەشی لە پەرمەوەندەم پێدەچی و بابی منەوە تقریبان 65 سارە 63 سارە پاسکیلی داشووە تا ئێستا 5-6 سیارە لیدایە ئەوەش لەبێ ئەوەیە ڕێ و مەکان نییە ئەگەر هەبیتن خەڵک زۆر بەکاری دێن لە ڕووی بازاڕەوە بە بەراورد بە 5 ساڵ پێش ئێستا بازارتان باشتر بووە ئەو ساڵ هیچ ساڵە لە هەشتاوە هیچ ساڵە گۆچی ئەو ساڵم نەدیتێ لەبێ بازاڕی خەڵک کەیچی پارەی پێ نییە ئەوەی دێتن هەمووی پارەکەی دەخیلەی منداڵانە هەمووی 1250ە ئەمە لێ ڕاهاتینەوە کە پێشترێ بەس منداڵ پاسکیل داژوشتە ئەو شتانە بەڵام ئێستاوا دەبینین بڕ خەڵکی گەورە ڕویان کردە پاسکیل و پاسکیل بە تەحدیدی باڵێن ئێستاش ناویتکە پاسکیلێ پێڵێن پاسکیلی شەحن زیاتر بۆ گەوران بەکاردێتن کە لە دوو ڕۆ توانین بەکاربیین هەم بە کارەبای توانی شەحنکەی هەم بە هاجوڵەکی کە پەیدا نوشتی خۆی هەیە ئەوەش وای لێ کرد زیاتر خەڵکی گەورە ڕووی بکاتن هەم لە ڕووی تەندروستیەوە ڕووی خۆشیەوە سەر ماشەڵڵا بەهارەچ خۆشمانە بۆ ساڵە پارش بارەچ خۆش بوو ئەوانش وای لێ کردی خەرک زیاتر ڕووی بکات پاسکیلی شەر نییە منداڵش بی گەورەش